سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. من سروود خورشید لە کەناڵی ئاسوی زانکۆ لە خزمەتی ئەوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. تاوەکو بزانین کەمترین کۆنمرەکان لە ساڵی خوێندنی 2022-23 بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران لە چه ئاستێکا بوونە، پارێزگا و گشتێکەی چۆن بوونە. خۆشەویستان، ئێمە لە درێژەی ڤیدیۆکانمانە باسی کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی دهۆک بۆ ئەوەی خۆشەویست دەکەین تاوەکو بزانین بەشەکانی کۆلێژەکەمان کە کۆلێژی ئەندازیاریە چین کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران وارووا گشتی و پارێزگای چۆنە. ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکانی ئەم ڤیدیۆمان تا کۆتایی بینەرمان بن. یەکەم بەشمان لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی دهۆک بریتیە لە بەشی تەلارسازی 92.5 زانکۆڵاینی پارێزگایە و گشتێکەی 94.191 پارالێلی پارێزگا 92.8 و گشتێکەی 95.6 بەشی شارستانی 88.392 و بۆ زانکۆڵاینی پارێزگا و گشتێکەشی 91.76 پارالێلی پارێزگا 83.6 و گشتێکەی 91.867 بەشی کارەبا و کۆمپیوتەر زانکۆڵاینی پارێزگا 82.455 و گشتێکەی 87.751 پارالێلی پارێزگا 78.033 و گشتێکەی 90.533 بەشی بایۆمێدیکەڵ هەموو کۆنمرەکانی یەک شێوەن کە 80.333 ئەمێش بەشێکی پارالێلیە زیاتر کە دوای ڕوونکردنەوەی زیاتری لەسەردێن. بەشی میکانیک 78.4 زانکۆڵاینی پارێزگایە و 88.6 گشتێکەیەتی پارالێلی پارێزگا 80 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتێکەی. کۆتابەشمان بریتیە لە بەشی پلاندانان و جێ کە 75 بۆ زانکۆڵاین و پارالێل گشتی و پارێزگاکەیەتی. قوتابیان و خوێندکارانی ئازیز، ئەوەی کە باسمان کرد بەشەکانی کۆلێژی ئەندازیاری بوون لە زانکۆی دهۆک. لێرە بەشی بایۆمێدیکال حەزەکەم زانیاری زیاتری لەسەر بۆ ئێوە ڕوون بکەمەوە. ئەو بەشە وەکو بەشی فڕۆکەوانی یاخود ئەندازیاری فڕۆکەوانی وایە لە زانکۆی سەلاحەددین کە بەشێکی پارالێلیە واتە بە پارە ئەخوێندرێت ساڵانە 40 وەرەقە پارەی خوێندنێتی لەگەڵ زانکۆیەکی ئەڵمانی ڕێککەوتون کە ئەو بەشە بکرێتەوە کە بەشێکی ئەندازیاری ئامێرە پزیشکەکانە واتە هەر ئامێرێکی پزیشکی تێک بچێت یاخۆ سەرپەرشتیکردنی ئەندازیاری پێویست بێت ئەوە دەرچوانی ئەو بەشە ئەتوانن لەوێ بخوێن و بڕوانامەی بە کالیۆرۆسیتیایە بەدەست بێنن. بە هیوای ئەوەی ئەو داتا و زانیاریانەیە بۆ ئەوەی خۆشەویست باسیەکەین جێگەی سود و ڕەزامەندیتان بێ. ئێوەش لایک و کۆمنت سەبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە و پێیان بڵێن کە ئێمە لە یوتیوب و ئەنستاگرام لە خزمەتتانین. ئەگەر ڕوونکردنەوەیەک پێویست بێت، ئەگەر پرسیارێک هەبێ وەڵامی بوێت بۆمان بنێرن و ئێمەش بە خۆشحاڵیەوە خزمەتتانەکەین. بە هیوای سەرکەوتنتان.